بەسڵاوێکی دووبارە بینەرانی عزیزی تەلەڤیزیۆنی کۆمەڵە و بەپێی هەواڵێکی بەپەلە کە بەپێی هەواڵی کۆڵبەر نیوز لە دوێنێوە دووشەمە 12 پوشپەڕی ساڵی 1402 هەتاوی زیاتر لە 200 کۆڵبەر لە ناوچەی سنووری تەتە کەوتونەتە بۆسەی هێزە سەربازیەکان و ناتوانن بچنەوە سەر خاکی هەرێمی کوردستان، هەروەها ناتوانن بەرەو نەوسود هەنگاو بنێن. بەپێی ئەم راپۆرتە زۆربەیان زیاتر لە 24 کاتژمێرە دەستیان بە ئاو و خۆراک نەگەیشتووە و ئەمەش بۆتە هۆی نیگەرانی خێزانەکانیان. بۆ باسی زیاتر بەسەر ئەم هەواڵە داوامان کردوە لە هاوڕێ سۆما ئەمانی ئەندامی دەستەی بەڕێوەبەری کۆڵبەر نیوز کە بێت و زیاتر لەسەر ئەم هەواڵە قسە و باسماوە بکە. هاوڕێ سۆمام کاتت باش و زۆر بەخێربی. لاولا ئێوە بینەرانی بەڕێزیش زۆر سپاس. هاوڕێ سۆما وەکەوەی کە لە پێشەکیەکە باسم کرد ئەم هەواڵە چۆن بۆ و ئێوە زۆرتر بۆمان باس بکەن. بەڵێ بەپێی ئەو هەواڵانەی کە بەدەست کۆڵبەر نیوزی کردەوە هەر خۆتان ڕاتانگەیان لە دوێنێ دووشەمە و 12 پوشپەڕی 1402ەوە زیاتر لە 200 کۆڵبەر کەوتونەتە بەر بۆسەی هێزە ئەمنیەکانی سەر مەرزی تەتەی هەورامان کە بەداخەوە زیاتر لە 24 کاتژمێرە هیچ نان و ئاوێکیان پێ نەگەیشتەوە و بەداخەوە ناتوانن نەبەرەوە هەرێمی کوردستان هەنگاو بنێن و نابگەڕێنەوە بۆ سەر مەرزی نەوسود و ئەمە نیگەرانێکی زۆری لەلایەن خێزانەکانیان دروست کردووە کە بەڕێ هەوڵی گەیشتن بە زانیاریەک لە هەواڵ و گەریمانیان نەمانیان دەگرن خێزانەکانیان کەوتونە نیگەرانی بۆ ئەوە. بەڵام زۆرتری ئەو کۆڵبەرانە بەپێی هەواڵێک کە بەدەست کۆڵبەر نیوز گەیشتووە خەڵکی پاوە و جوانڕۆ و نەوسود و ناوچە کوردیەکانن زۆربیان پاوە و جوانڕۆ و نەوسودن و تا ئێستا زیاتر لە 24 کاتژمێر هیچ ئاو خۆراکێکیان پێ نەگەیشتووە. بەڵێ زۆر سپاس هاوڕێ سۆما. هاوڕێ سۆما ئایا ئەمە وەڵجارێکە شتێکی وا ڕوەدا و کۆڵبەران دەکەونە بۆسەی هێزەکانی کۆماری ئیسلامی؟ نەخێر بەداخەوە یەکەم جار نییە لە 28 گوڵانی هەمان ساڵ 1402 دووبارە زیاتر لە 240 کۆڵبەر کەوتنە بەر بۆسەی هێزە ئەمنیەکانی جمهوری ئیسلامیەوە و دووبارە لەو کاتەش زیاتر لە 24 کاتژمێر بوو کە هیچ دەستیان بە ئاو و خۆراک نەگەیشت بووە لەو بۆسەیدا مابوونەوە. ئەوە بوو کە کۆڵبەر نیوز وێنە و ڤیدیۆشی کە لەو بابەتە بڵاو کردەوە. بەداخەوە یەکەم جارنی و پێشم وانە کە ئەمە دوایین جار بێت کە ئەو هەنگاوە بنێت جمهوری ئیسلامی. بەڵێ هاوڕێ سۆما چه داواکاریەکتان هەیە و دەتوانین چۆن کۆمەکی ئەم کۆڵبەرانەکەین کە لە بۆسەی هێزەکانی ڕژیم ڕزگاریان بێت؟ ئێمە پێویست بە پیشبەستن بەو هەواڵانەی کە لەلایەن خۆیانەوە بەدەستمان دەگات پێویستە هەنگاو بنین بەرەو هاوکاریکردنیان. ناتوانین داوا بکەین کە چیتر داوای سەرەکی ئەمەوەی کە کۆڵبەری نەمێنێت، بەڵام پێم وانێ ئەم داوای لێسەرە جێبەجێ بکرێت، بەڵام بە پێشبەستن بەو کێشانەی کە بۆ کۆڵبەرەکان دروست دەبێت پێویستە کە خەڵکی کوردستان و هەر کەسێکە نەک لە ناو کوردستان بەکو لە دەرەوەش پێویستە هاوکار بن بۆ ئەو کۆڵبەرانەی کە بریندار دەبن یاخود هەر کێشێکیان کە بۆ دروست دەبێت بتوانین لە لای داراییەوە یارمەتی دەریان بین هەوا تا بتوانین هەواڵەکانی سەبارەت بە کۆڵبەرەکان بڵاو بکەینەوە بۆی هەموو خەڵکی دنیا نەتەنانەت کوردستان هەموو دنیا ئاگادار بن لەو کێشانی کە بۆیان پێش دێت و بتوانین ڕێگایەک بدۆزینەوە بۆ چیتر کۆڵبەری نەمێنێت. چونکە بەڕاستی کۆڵبەری کارێک نییە کە لە دنیادا بکرێت یا ئەسەن بە شوخڵ حساب ناکرێت. هیوادارم کە بتوانین ڕێگایەک بدۆزینەوە کە چیتر ئەو کۆڵبەریە نەکرێ و جوان و منداڵ و هەموو خەڵکی کوردستان بەتابەت پیاوەکانمان کە ئەو کارە دەکەن چیتر ئەو کۆڵبەریە ئەو ژیانە سەختە هەڵ نەبژێرن. بەڵێ هاوڕێ سۆما لە چەند ڕۆژی ڕابردوودا کۆڵبەر نیوز ئامارێکی بڵاو کردەوە، ئاماری شەژمانگەی یەکەمی ساڵی 2023 بوو. ئەو ئامارە ئایا ڕێژەکە زۆرتر بوو یان کەمتر بوو ڕێژەی کۆڵبەری یان کوژرانی کۆڵبەران و برینداربوونیان؟ تا ڕادەیەک ڕێژەی کوژرانەکە کەمتر بۆتەوە، بەڵام ئەمە مانای ئەوە ناگەێنێت کە دەبێت بەڕاستی پێی خۆشحاڵ بین لای خۆشحاڵین بۆی کە ڕێژەکە کەمتر بۆتەوە، بەڵام ئەو لە ڕێگای ترەوە هەوڵی ئازاردانیان دەدا وەکو ئەم هەواڵی کە ئێستا بەپەلە بڵاو بۆتەوە. ڕێژەی کوژرانەکە لە سەدا 61 کۆڵبەر کوژراون کە 42% بە کوژرانی تەقی ڕاستەوخۆ بووە و 50 کۆڵبەریش تاکو ئێستا بریندار بوون بە شێوازەکانی تر. بەڵام جمهوری ئیسلامی هەر جارە و ڕێگایەک بەکاردێنێت بۆ ئازاردان و نیگەرانی خێزانەکانیان تەنانەت یاخود کوژرانی کۆڵبەرەکان، بۆیە ئەتا ئەگەر کەمتریش بوو بێتەوە لەلایەک و خۆشحاڵیە بۆی کۆڵبەرەکان
گیانیان لەدەست نەدا بەڵام لە لایەکی ترەوە شێوازی تر بەکاردێنێت بۆ ئازاردان و چۆن بڵێن وەکو ئەم جارە کە دەیان خاتە بۆ خستین بۆسەوە و مانگی بستۆشی گوڵانیش هەمان کاری کرد بەڵام بە خۆشحاڵیەوە دەکرێت بڵێن کە تا ڕادێک کوژرانیان کەمتر بۆتەوە. بەڵای زۆر سپاس هاوڕێ سۆما بۆ بەشداری، سپاس کە بەشدار بووی لەم بەرنامەیە. زۆر سپاس بۆ ئێوەش. زۆر سپاس. با پشتبەستن بەو ئامارانەی لە 6 مانگی یەکەمی ساڵی 2023دا لە کۆڵبەر نیوز تۆمارکراوە بە گشتی 61 کۆڵبەرنا لە ناوچە سنووریەکان و ڕێگاکانی نێوان پارێزگاکانی ئازەربایجانی غەربی و کوردستان و کرماشان بە هۆکارەکانەوە وەکو تەقەی ڕاستەوخۆی هێزە ئینتیزامیەکانی ڕژیم، بەرفبارین و بەستەڵەک، هەروەها بەربوونەوە لە بەرزایی گیانیان لەدەستاوە لە کۆی گشتی 61 کۆڵبەر کە کوژراون و بریندار بوون. 42 حاڵەتی بەهۆی تەقەی ڕاستەوخۆی هێزە ئینتیزامیەکانی ڕژیم بوو و زۆرتریشی کە لە پارێزگاکانی کوردستان بووە. سپاسی جارێکی تری هاوڕێ سۆما ئەمانیەکەین کە بەشدار بوو لەم هەواڵە بەپەلە کە بەدەستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە گەیشت بوو. بەڵێ خۆشەویستان، سپاس بۆەوەی کە تا ئێستا لەگەڵمان بوون.